ڕاگەاندنی دەبیخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵا سەبارەت بە گیانبەختکردنی هاوڕێ عەبدوڵڵا بۆکانی. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ڕایدەگەینین کە کاتژمێر 2 پاش نیوەڕۆی ڕۆژی شەممە 6 مانگی خەرمانان هاوڕێ عەبدوڵڵا بۆکانی لە کادرەکانی تەشکیلاتی کۆمەڵا بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە گیانی لەدەستا. مەرگی هاوڕێ عەبدوڵڵا لە کاتێکدا ڕوویداکە کەمتر لە 24 کاتژمێر پێشتر خوشکی ناوبراو زارا بۆکانی بەهۆی هەر ئەم نەخۆشیەوە گیانی لەدەستا بوو. ئەم خوشک و برایە لە زومرەی قوربانیانی جەنایەتێکن کە کۆماری ئیسلامی بە کەمتەرخەمی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ پەتای کۆڕۆنا ڕۆژانە سەدان کەس لە خەڵک دەکاتە قوربانی. هاوڕێ عەبدوڵڵا بۆکانی لە ساڵی 1334 هەتاویدا لە شاری نەغەدا لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و مامناوەندی هەل لەم شارە تەواو کرد. لەگەڵ دەستپێکی قۆناغی شۆڕشگەرانەی ساڵی 1356 دەستیدایە چالاکی سیاسی لە دژی ڕژیمی شا. هاوڕێ عەبدوڵڵا یەکێک لە هەڵسوڕاوانی پڕگروتینی ڕێخستنی خەبات دژ بە ڕژیمی شا بوو. لە پێکێنانی جەمعیەتی دیفاع لە ئازادی و شۆڕش لە شاری نەغەدا چالاکانە بەشداری کرد. لەگەڵ پێکێنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لە ساڵی 1358 لەگەڵ برای گیانبەخت کردووی هاوڕێ قادر بۆکانی بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵا پەیوەست بوو. لە ساڵی 1361 بوو بە ئەندامی کۆمەڵا. لە ساڵی 1365 هەتاوی گەڕایەوە شاری نەغەدە و پاشماوەیەک زیندانی بوون ئازاد کرا. ماوەیەکی کورت دوای ئازادیەکەی دیسان لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵا لە شاری نەغەدا پەیوەندی گرتەوە و چالاکی سیاسی و تەشکیلاتی خۆی لەگەڵ شکڵێکی دیکەدا دەست پێ کردەوە. لەو جێگایەوە کە خەباتکارێکی چالاک و پەیگیر بوو زۆر زوو بووە بە ئەندامی کۆمەڵا و حیزبی کۆمۆنیستی ئێران و تا ڕۆژی گیانبەختکردنی لە کادرا چالاکەکانی حیزب لەم بوارەدا بوو. لەلایەن کومیتەی ناوەندی کۆمەڵەوە بە بۆنەی گیانبەختکردنی هاوڕێ عەبدوڵڵا بۆکانی و خوشکەکەی زارا بۆکانی سەرخۆشی لە هەموو ئەندامانی بنەماڵەکەی و هاوڕیانی حیزبی دەکەین و خۆمان بە شەریکی غەم و پەژارەیان دەزانین. یادی بەرز و بەڕێز بێت. دەبیخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 28 هەشتی 2021.